ئەمڕۆ کۆبنەوەی پەرلەمان بەڕێوە چوو کە پرۆسەی ناوزەدکردنی کاندیدی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بوو کە بە خۆشحاڵیەوە کۆبنەوەکە بە سەرکەوتوانە کۆتایی پێهات لە ئێستاکەوە هەنگاوەکانی پێکەینانی کابینەی نوێی حکوومەت لە ڕووی فەرمیەوە هەنگاوەکانی دەست پێ کرد کە ئەمڕۆ ناوزەدی ڕێزدار مەسرور بارزانی کرا بۆ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە لیستی براوەی هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی 2018 پارتی دموکراتی کوردستان بوو ناوی کاندیدەکەمان پێشکەش کرد. سوپاس بۆ هەموو ئەو فراکسیۆنانەی کە هاوپەیمانمان بوون و ڕێکەوتنمان هەبوو ڕێکەوتنەکە جێبەجێ کرا و دەنگ بە بەڕێزیاندرا هەر ئەمڕۆ لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەم بڕیارەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان واژووی لەسەر دەکرێ و پێشکەش بە بەڕێز بە سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت لە ئایندەیەکی زۆر نزیکدا لە ماوەی چەند سەعاتێکی دیکە سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتە یاساییەکانی خۆی بەکاردێنێ بانگێشتی سەرۆک وەزیرانی ڕاستپێدراو دەکاتن و مەرسومی هەرێمی ڕادەگەیەندرێتن و لە دوای ڕاستپاردنی 30 ڕۆژ لە بەردەم کاندیدی سەرۆکوەزیرانە کە کابینەکەی پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکە بەڵام بەپێی هەموو ئامادەکاریەکانی کە کراوە ماوەکە ئەوەندەی ناخایەنیتن لە زووترین کاتدا کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک دێنرێت. پرۆسەی دوێنێ و هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان و ناوزەدکردنی ئەمڕۆی سەرۆکوەزیران لەگەلی کوردستان پیرۆزبی جارێکی دیکە سوپاس بۆ تەحملی خەڵکی کوردستان کە چاوەڕوانی زۆریان لە هێز و لایەنە سیاسیەکان هەبوو چاوەڕوانی زۆریان کرد تا گەیشتینە و تەوافق و سازانە نیشتیمانیە بە ئومێدی ئەوەی کابینەی نوێی حکوومەت و دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ئایندەدا لە ئاستی چاوەڕوانیەکانی گەلی کوردستان بیتن خزمەتی شایەن پێشکەش بە خەڵکی کوردستان بکرێت.